زیاتر لە 20 ساڵە سەرقاڵی دوکانداریە، بەڵام بۆ یەکەم جار ڕوبەڕووی گرفتێک دەبێتەوە، ئەویش نەبوونی کارەبایە لە دوکان و مۆڵەکەیدا. بەو هۆیەوە وەک پێویست ناتوانێت پێشوازی لە کڕیارەکانی بکات. محەممەد لە بازاڕی میلی مۆڵی شاری سلێمانی دوکانی هەیە و دەڵێ سەرڕای دابینکردنی گاز بۆ مۆلیدەی بازاڕەکە، بەڵام خاوەنی مۆڵەکە مۆلیدەکەمان بۆ هەڵناکات. بەو هۆیەوە 20 ڕۆژە لەبەر لای شەحن شمەکەکانمان دەفرۆشی. کارەبای ژۆنی بازاڕ نییە، تۆ بم تاریکە خەڵک نایە بۆ لاو شتە کڕی نایکڕی، شتە فرۆشی نافرۆشی، وەستا هەموو شتێکیان وەستان بەم بێکارەبایە. دوکاندارێکی دیکەی بازاڕەکەش بەم جۆرە گرفتی بازاڕەکە دەخاتەوە. ئەمان یەک کێشیانێ ئەم مۆڵە ئەیانەوێ بە زەختی بە فشاری ئەم گرتنەوەی خزمەتگوزاریە گشتیە عقدێک بەم دوکاندارانە ئیمزا بکەن کە هی 5 ساڵ لەمەوە پێشە. 5 ساڵ پێش ئێستا ئەم دوکاندارانە هاتوون عقدێکیان کردووە کە ئێرە بۆ 20 ساڵ بۆ ئەوان بێ، 15 ساڵە 20 ساڵە زۆر وردەکاری نازانم بۆ ئەوان بێ. ئێستا 5 ساڵ تێپەڕیوە، 5 ساڵی یەکەم ئەمان پێشتر 150,000 کریانداوە، ئێستا کردویانە بە 250، عقدەکەشیان گۆڕیوە لە 15 ساڵەوە کردویانە بە 3 ساڵ. ئەمانش ڕازین ئەم برا بەڕێزانە. باشە کێشە گشتیەکە ئەوەیە خزمەتگوزاری گشتی سفر بۆ لێرە. یەکێک لە دوکانەکان دوکانی سەرتاشینە، خاوەنی دوکانەکە دەڵێ نەک کارەبا، بەڵکو ئاوی بازاڕەکەشیان لێ گرتوینەتەوە و بەو هۆیەوە بە یەکجاری کارکردنم ڕاگیراوە. وەڵی دوکانەکەی من دوکانی دەلاکە ڕاستەکەیەوە 2 ڕۆژیشە کارەبایان لێ کوژانوینەتەوە بەڕاستی، یعنی ئێمە نازانین چی بکەین. ئێمە پێیانڵین مۆلیدەمان بۆ هەڵکەن بە شەرتێ پارەی مۆلیدەمان ناوە کە بۆ یەکەم جار وتیان بۆ 15 ڕۆژ 20,000تان لێوەرەگرین. دوای ئێوە هاتون دوێنێ پێرە بێ ماڵن وڵا ئێمە بۆ 10 ڕۆژ هەڵەکەین لە بەرەوەی مۆلیدەکەمان لە ڕۆژێکا 400 لیترێ باو ئەمانە و کارەبامان بۆ دەرنایەت بەڕاستی. کابرای کە مسادەحەکەی وەرگرۆ بە ناو مستەفاوە دیعای ئەوەی کردکەوە ئەم دوکانانە هەمووی با بڵێن مساتەحەیە بۆ فرۆشتن، هەر ڕێکلامەکان خۆشی ماوە کەوالێ. ئێمە ژاتوینە بە مساتەحە کڕیومانە، ئیستاوە لێ ناتوە کرێ چیت. بەڵام کە ئەبینی لە جێوێکی تاریک و لە جێوێکی ناخۆشە حتمما مشتری کە دێتە ئێرە ئەڕەوێتەوە ئەڕوا لەبەر ئەوەی چاوی باش نابینێ، ینی هۆڵەکە ئەبینی هۆڵێکی تاریکە لە پێناوی بەرژەوەندی شخصی خاوەنی ئەم مۆڵە کە کارێکی وای کردووە هەم بازارەکە بمرێ و هەمیش بەرەجەژنە. بەڕاستی ئەمە کارێکی نامرۆڤانەیە. قایمقامێتی سلێمانیش بە مەبەستی چارەسەرکردنی گرفتەکە لیژنەیەکی ڕەوانی بازاڕەکە کرد و چاوەڕوان دەکرێت هەردوو لایەنی کێشەکە لەسەر خاڵێکی هاوبەش ڕێک بکەون و دۆخەکە ئاسایی بکەنەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.